جێی فەخر و شانازیە بۆ ستافەکەم و بۆ نەخۆشخانەکەم هەر لە پرزگاوە هەتا ئەگا بەڕێوبەر زۆر سوپاسیانەکەم سوپاسی ماندووبوونیانەکەم ئەرچێکی زۆریان کێشاوە لەگەڵ نەخۆشەکانە. ئاماجمان لەم مەراسیمەی ئەمڕۆ ئەوەیە کە وەکو ڕێزلێنانێک و وەکو پێزانینێک بۆ ماندووبوونی ئەم کارمەندانی کە ساڵانێک بە خزمەتیانەکە لە نەخۆشخانەی هەنای فێرکاری، هەروەها هەمانەوێت پەیامێک بگەینین کە نەخۆشخانەی جمهوری سلێمانی سەرەڕای پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ نەخۆشانی کۆرۆنا هەروەها هەوڵ و ماندووبوونی پێزانینیشی هەیە بۆ کارمەندانی کە ساڵانی خزمەتیان کردووە و ئەمانەوێت پەیامە بگەینین کە سەرەڕای بوونی مەترسیەکانی کۆرۆنا بەڵام ژیان ناوەستێ بەردەوامی لە خزمەتکردن. در دوره عمری 8 تا 13 سالینه هر وها نتنه موزیک و ایقاع ددنوان ده همان دمه داجی گوون جی ددنوانا کاری من هفته 4 دوبان 5 دوبانه و برنگی که پر خوش داره و هر وها هنجی زاروک دن خاقی تکن. آرمان جامعی جوی تشتی او کم ایدی آسته کی جبونا زارو کی کوبانی چه بکند عالی هنری دا ده همان دمی دروش کم تر در وستونی وکم زان روش کی شر گله کی باندور لزارو کنده که جبونا زارو کوجوی آلوزی ایدی در کم پیوستی آن گله کی به تشتیم بی رنگی هنه جبویی ما خواستم پیشگیری بدنوانی. Trabajo aquí más de 20 años, hago retratos y caricaturas. Ahora como haciendo una foto para un cliente, un encargo pero españoles. Ahora como turista muy difícil, muy poca gente pasa a la plaza. No, muy mal, muy mal. Ahora poca gente trabaja mucho menos que antes. Pues lo veo que ahora la cosa está preocupante por el tema del COVID y que no tienen mucha gente para pintar, no hay turismo, no hay demanda. Pero sí que es algo que, si fuera al contrario, el arte es algo que nos gusta a todos, yo creo. Entonces, pienso que es un negocio que, como muchos, metido en todo esto de la cultura, del arte, de todo, ha decaído bastante.